تیمی فریاگوزاری خۆبەخشەکان لە شوێنە جیاوازەکانی لیبیاوە هاتوون، هەندێکیشیان لە دەرەوەی تەرابلوسەوە هاتوون کە 1500 کیلۆمەتر دوورە لەوێەوە. لە کاتێکدا هەزاران کەسیش تا ئێستاکە بێسەر و شوێنن، بەڵام خۆبەخشەکان پشتیوانی و هاوکاری خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ دانیشتوانی دێرنا دەکەن. بەپێی ئامارەکانی نەتەوەی گرتوەکان تەرمێکی زۆر کەوتونەتە ناو دەریاکەوە و تا ئێستاکە زیاتر لە 1000 تەرم لە گۆڕە بە کۆمەڵەکان دانێژراون. بەهۆی لافاوێرانکەرەکەی ئەو شارە کەناراویە زیاتر لە 11000 کەس گیانیانە دەستداوە. وەک لیبیە کاتێک تەرمەکان دەردێنم سوێن دەخۆم دەگرین، بەرگەی ئەوە ناگرم، بەڵام ئەوە ویستی خوددایە، بۆیە دەبێت بەرگە بگرین و ئەو تەرمانە دەربێنی. هیچ شتێک نییە بیکەین جگە لە دەرهێنانی ئەو تەرمانە. چی بکەین؟ ئەم گەنجانە ئەو هەموو ڕێگایان لە تەرابلوسەوە بڕیوە و هاتوون بۆ ئێرە 1500 کیلومتر دوورە لیانەوە. سەرکردەکانی کۆمسیۆنی سکاوت و ڕێبەرانی فریاگوزاری لە هەموو ناوچەکانی لیبیا بەردەوامن لە بەشداریکردن لە چەندین دەستپێشخەری بە ئامانجی گەڕان بە دوای تەرمەکاندا و بەشداریکردن لە فریاگوزاری مرۆیی لە شاری دێرنای زیان لێکەوتوو. کۆمسیۆنەکانی سکاوت لە شارەکانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باشووری وڵاتەکەەوە لە سەرەتای کارەساتەکەەوە ڕۆژانە کاروانی بارکرا و بە کەرەستەی فریاگوزاری و پێداویستی خۆراکی جۆراجۆر بۆ شاری دێرنە دنێرن. ئێمە هی خوداین و هەر بۆ لای ئەویش دەگەڕێینەوە. دوێنێ توانیمان 18 تەرم دەربهێنین. هەروە خێزانت شمارزگار کرد کە پێکات بوو لە ژینێک و دوو کچ، بەڵام بەداخەوە مێردەکەی بە مردویی دۆزرایەوە. گەڕانەکە کەمێک قورسە چونکە ئێمە لە دەریادا بە دوای تەرمدا دەگەڕێین. بۆ ئێمە قورس بوو، بەڵام سوپاس بۆ خوا، لەگەڵ سوپاس گوزاری بۆ ئەو پیاوە دڵسۆزانە کە جانیان بەخت کردووە بۆ ئەم وڵاتە. توانیان تەرمەکان دەربهێنن، دۆخەکە بەداخەوە کارەسەتبارە. وەزیری تەندروستی ڕۆژهەڵاتی لیبیاش عوسمان عەبدولجەلیل ڕۆژی شەمەڕای گیانژماری گیانەدەزان لە شاری دێرنا لە دوای لافاوە کارەسەتبارەکە گەیشتە 3252 کەس، بەڵام باسی لەوەش کرد پێدەچێت ژماری ڕاستەقینەی قوربانیەکان زیاتر بێ لەبەر ئەوەی ڕۆژانە تەرمی قوربانیەکان دەدۆزنەوە. ترسی بڵاوبوونەوەی پەتاو نەخۆشی بەهۆی پیسبوونی ئاوە و بەتایبەتی دوای ئەوە زیاتر لە 50 حاڵەتی ژەهراوی بوون لە نێو منداڵاندا تۆمارکراوە دەستیان کردو بە پشکنی سەرجەم سەرچاوەکانی ئاوی دێرنا، داواش لە هاوڵاتیان دەکەن دوور بکەونەوە لە ئاوی پیس. لە چەند ساڵی ڕابردوودا لیبیا لە نێوان ئیدارە ڕکابەرەکاندا دابەش بووە، یەکێکیان لە ڕۆژهەڵات، ئەوی دیکەیان لە ڕۆژئاوا، هەر یەکەیان لەلایەن میلیشیا بەهێزەکان و هێزە نێودەوڵەتیەکانەوە پشتگیری دەکرێن. لە دەرەنجامی ئەو پشێویانە ژێرخانە گرنگەکانی ئەو وڵاتە پشتگوێ خرات، تەنانەت بەهۆی گۆڕانی کەشوهەواوە و ڕووداوە سروشتەکانەوە دۆخەکە خراپتر بووە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.